بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و میوانەکەشم لە شاری دۆکەوە لەگەڵتانە بین بۆ قسەکردن لەسەر باسی ڕۆژ. میوانی ئەم شەوم بەڕێز کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگا بژاردننی پارتی دیموکراتی کوردستانە مەبەستمە کۆمەڵێک تەوەر کۆمەڵێک پرسیار لەگەڵ جنابیان یەکلا بکەینەوە و وەڵامیان بەوە بگرینەوە. یەک لەوانە بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە هێندەیەوە ناگادارن ئامادەکاریەکانی ڕێفراندۆم با کوێ گەیشتووە بانگەشە و هەڵمەتی بانگەشە بۆ بەنسبەت ڕێفراندۆمی سەربەخۆیەوە کەی دەست پێەکە مەبەستمە بپرسم کە ئایا ئەو ڕێفراندۆمەی کە بڕیارە لە 25 ئەیلول ئەنجام بدرێت لەگەڵ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم بە یەک بازنە بەڕێوە ئەچن و مەبەستمە پرسیاریەوە بکەم کە ئایا پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە سازش لەسەر دواخستنی کاتی ڕێفراندۆم بکات و یەکێک لەو ڕەخنانەی کە لە پارتی دیموکراتی کوردستانە گیرێت ئەوەیە کە پارتی بڵین لە کوردستان بەگشتی باسی سربەخۆیی ئەکات بەڵام لە بەغدا ناوی خۆی لە کۆمیسیۆنی بەغدا بۆ بژاردنەکان تۆمار کردووە مەبەستمە وەڵام لە کاک خەسرۆ لەم بارەیەوە وەربگرمەوە و مەبەستیشمە باسی فشارەکانی پارتی بکەم لەسەر حکوومەت بە نسبەت باشترکردنی دۆخ و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. کاک خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان ئەم کاتەتان باش سپاس بۆ ئامادەبوونتان مەبەستمە بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم هێندەی ئێوە وەکو پارتی ئاگادارن ئامادەکاریەکانی ڕفراندۆم لەکوێیە و بەکوێ گەیشتووە. بەڵێ سڵاو لە ئێوەی بەڕێز و لە بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 مەسەلەی ڕێفراندۆم مەسەلەیەکی نیشتیمانیە مەسەلەیەکی حزبی نییە و تایبەت نییە بە پارتێکی سیاسی یان پارێزگایەکی دیاریکراو ئەم ڕێفراندۆمە ئومێد و ئاواتی باب و باپیرانی ئێمە بووە و ئومێد و ئاواتی ئێمەش بووە و ئینشاءالله جیلی ئایندە لە کوردستانێکی سربەخۆ و ئازاد زیندگیەکی خۆش بەسەر دەباتن. ڕێفراندۆم هەڵبژاردن نییە، ڕێفراندۆم منافەسەی حزبی نییە لە نێوان ئەملایەن و ئەملایەن. ڕێفراندۆم پرۆسەیەکە خەڵکی ناوچەیەکی دیاریکراو یان وڵاتێکی دیاریکراو بە شێوەیەکی شەفاف و ئازادانە و بە شێوەیەکی بێ پاڵەپەستۆ خستنە سەر هیچ هاوڵاتیەک دەنگی خۆی بە نەخێریان بەڵێ دەداتن و حتمما ئێمە ئەو پارتە سیاسیانەی کە دەیان ساڵە خەباتمان کردووە هۆکار دەبین بۆ ئەوەی خەڵک هام بدەین بچن دەنگ بدەن بە بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان چونکە بە تەسەوری پارتی خۆم دەڵێم تەنها ڕێگا و تەنها چارەسەر بۆ کێشەکانی هەرێمی کوردستان و بۆ ئازادی و ئاشتی لە هەرێمی کوردستان سەربەخۆییەوە بۆیە ئێمە جارێ هیچ کامپین و هیچ هەڵمەتێکمان دەست پێ نەکردووە چونکە سیاقات هەیە کۆمسیۆن دەبێ ئیجراعاتی خۆی دەربکات کۆمسیۆن دەبێ دیاری بکاتن لەکوێ سندۆقی دەنگدان هەیە لەکوێ بنکەی دەنگدان هەیە و دەبێ ناوەکان دیاری بکات و ئەو ئیجراعاتانە کە تەواو بوو لە ماوەی یاساییدا ئێمەش دەست بە هەڵمەتی خۆمان دەکەین. بەڵێ کا خەسرۆ هێندەی ئێوە ئاگادارن ینی منیش مەبەستمە لە ڕووی هەبوونی زانیاری و ئاگاداریتان پرسیارەکە بکەم. ئامادەکاریەکانی ڕێفراندۆم لە ڕووی تەکنیکیەوە لە ڕۆی لۆجستیەوە بەکوێ گەیشتووە و تا چەندە بە ڕێکوپێکی بەرەو پێشەوە دەچێت؟ ئێمە لە تەماسداین لەگەڵ کۆمسیۆنی خۆمان کە کۆمسیۆنی هەموو لایەنە سیاسیەکانە و کۆمسیۆنی خەڵکی کوردستانە لە تەماسی ڕۆژانەداین لەگەڵیان و ئالوگۆڕی بیر و ڕادەکەین لەگەڵیان بەڵێ کاریان کردووە کۆمسیۆن حکومەتی هەرێم جارێ بودجەی بۆیان تەرخان کردووە بودجەی بۆیان دیاری کردووە و کۆمسیۆن کە کۆمسیۆنێکی نوێ و تازە دامەزراوە یعنی وەکو ئەوەی عێراق نییە کە لە 2004ەوە دامەزراوە تەمەنێکی درێژی هەیە لە ئەزمموی هەڵبژاردنەکان ئەم کۆمسیۆنە لە سفرەوە دەستی پێکرد چ مەجلسی کۆمیساران و چ ئۆفیسی پارێزگاکان ئۆفیس کراوە بەڵێ لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە حەلەبچە و هەروەها بڕیاردرا کە لە
گەرمیان لە کەرکووک گەرمیان و لە بەشە کوردستانیەکانی پارێزگای نینەواش ئۆفیس بکرێتەوە و خەڵکیان دامەزراندووە و ئێستا خەریکی گرێبەستن لەگەڵ خەڵک و احتیمالە 10,000 خەڵک بە گرێبەست دەبێ لە ڕۆژانی دادێتن تۆمار بکەن بۆ ئەوەی بتوانن پرۆسەکە بە شێوەیەکی سەرکەوتوانە بەڕێوەی ببن. پرۆسەکە هەروەکو گوتم ئەوانەی کە هیچ دەکەن لە کۆمیسیۆن بەشێکی زۆریان پێشووتر هەندێکیان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق ئیشیان کردووە، جۆرێک لە ئەزممویان هەیە لە ڕیفراندۆم و لە هەڵبژارنەکان. بە تەسەوری ئێمە کاروبارەکان باش دەڕواتن، ڕاستە هەندێک جار کێشە دەکەوێتە نێوانیان لەبەر ململانەی سیاسی ئەویش، نەک لەبەر ململانەی تەکنیکی یان لەبەر ململانەی فەنی، بەڵکو لەبەر ناکۆکیە سیاسیەکانی کە لە کوردستان و لە نێوان حزبەکانی کوردستان هەیە ڕەنگی داوەتەوە لە ناو مەجلسی کۆمیسارانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی ڕاپرسی هەڵبژارنەکانیش. بەڵێ کاک خەسرە و مەبەستمە هەندێک لەسەر ئەوەش بوەستین چونکە ئەوەی باس کرد بە شێوەیەک لە شێوەکان بۆ گەنجانی هەرێمی کوردستان هەواڵێکی دڵخۆشکەرە. لە هەموو شار و ئەو شوێنانەی کە بنکەی هەڵبژاردن و سندوقی هەڵبژاردننی تیابێت گەنجانی ئەو شوێنانە ڕائەهێنرێن و دامەزرێنێن، وایە؟ بەڵێ تا ئێستاکە بە سەدان خەڵکیان دامەزراندووە وەکو دامەزراندنی فەرمی لە ئەو ئۆفیسانە چ لە بنکەی مرکزی مەبەستم لە باڵەخانەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی ڕاپرسی و هەڵبژاردنەکانی کوردستان چ لە ئۆفیسەکانی هەر بە بڵین 6 پارێزگای هەرێمی کوردستان. جگەلەوە حتمما پێویستیان بە 10,000 کەس دەبێتن بۆ چاودێریکردنی بنکەکانی دەنگدان و وێستگەی دەنگدان و ئەمەش ئەکیت دەرفەتی کارە بۆ بەشێکی زۆری گەنجانی وڵاتەکەمان کە لە ئەو وەزعە ئابوووریە خراپە. کا خەسرە و بینە سەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم، جەنابتان وەکو بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان تا چەندە ئاگاداری هەنگاوەکانن بۆ نمونە لە کەرکووک، لە دووز، لە خانەقین، لە شنگال لەو ناوچانەی پیانوتری ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چ ئامادەکاریەک کراوە بە ڕیفراندۆم بۆی سەر بکەوێت و بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە بچێت؟ لە ڕووی فەنیەوە هەروەکو باسم کرد ئۆفیسێک لە کەرکووک دەکرێتەوە و نووسنگەیەک لە کەلار بۆ گەرمەسێر و گەرمیان مەبەستم بۆ دووز و خانەقین و ئەو ناوچانە و هەروەها ئۆفیسێک لە سنووری پارێزگای نینەوە لە ناوچە کوردستانیەکانی پارێزگای نینەوە کراوەتەوە و ئەوە خەریکی دامەزراندنی خەڵکن لەو شوێنانە و جگەلەوە دەمێنێتەوە کاری ڕاگەیاندن و هەڵمەتی هەڵبژاردن و هاندانی خەڵک. ئەمە شتێکە دەبێ حکومەتی هەرێم بیکات و دەبێ پەرلەمانی هەرێم هاندانی خەڵکی خۆمان هەم بدات و هەروەها لایەنە سیاسیەکان بە گەرمی دەبێ خەڵک هەم بدەن، خەڵکی خۆیان هەم بدەن بشنە سەر سندوقەکانی دەنگدان و هەروەها ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی قەزاکان و سڵتەی تەنفیزی وەک پارێزگار و قایمەقامەکان دەبێ ڕۆلی خۆیان بگێڕن و ئەجیزە ئەمنیەکانیش بەرپرسن لە پاراستنی ئەمن و ئاسایشی ئەو ناوچانە لە ڕۆژانی ڕاپرسیدا و ئیشەکان باش دەڕوات. بەڵێ کا خەسرە و بەنسبەت بازنەی ڕێفراندۆمەوە کە ڕاپرسی تیاکرێت دوو ڕاهەیە. ڕێیەکەیە ئەڵێت ئەوەی لە هەرێمی کوردستان لە باشوور بە شێوەیەکی گشتی بەڕێوەچی ئەمەیان حاڵەتێکی یاساییە و هەرێمێکی سەربەخۆیە بە شێوەیەک لە شێوەکان، بەڵام بەنسبەت ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمەوە ئەوترێ لەبەرەوەی لە دەستوری عێراقە بە ناوچەی کێشە لەسەر و ناکۆکی لەسەر ناویان هاتووە بۆیە ئەبێ بەڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراق بکرێت. ئەمە تا چەندەوایە؟ بەڵێ ئەمڕۆ بەیانی لە ئۆفیسی خۆم شاندێکی سەفارەتێکی یەک لە وڵاتان هەر سەردانی ئێمەیان کرد، هەمان مەوزوعیان لەگەڵمان گفتوگۆ کرد. ڕاستە ئەو ناوچانە بەپێی دەستور ناوچەی کێشەی لەسەرا و بەپێی مادەی 140 دەبواە پێش چەندین ساڵە چارەنووسی ئەو ناوچانە یەکلاوی بکرابایەوە، بەڵام حکوومەتی عێراق کەم تەرخەم بوو لە جێبەجێکردنی ئەوە
نەک کەم تەرخەم بوو ئەسڵەن خواست و ویستیان نەبوو کە ئەو ناوچانە بگەڕێنەوە بۆ سەر هەرێمی کوردستان بەعکسەوە دەیانویست هێزەکانیان بێنن بۆ سنوورەکانی پێش ڕوخانی سەدام کە لە دەستی حکومەتی هەرێمی کوردستان بوو بەڵام دوای دەرکردنی داعش لەو ناوچانە بە هێز و بازووی پێشمەرگە ئێستا ئەو ناوچانە لە ڕووی عملیەوە لە ڕووی پراکتیکیەوە لە ژێر دەسەڵاتی کوردیدایە و لە ژێر دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان و قەزاکان با بڵانین ئەنجومەنی قەزاکاندایە و هێزی پێشمەرگە ئەو ناوچانە دەپارێزێتن و ئومێدەوارین لەو ناوچانەش ئەو گشتپرسیە بکرێت ئەمما چ جۆرە گشتپرسیەک دەبێ مابەستم هەمان پرسیار دەبێت هەروەکو ئەوەی لە هەرێمی کوردستان دەکرێت لەو خەڵکە ئەمە دەبێنێتەوە بۆ کۆمیسیۆن و بۆ لایەنە سیاسیەکان کە بڕیاری لەسەر بدەن. بەڵێ کاخەسرەوە بەنسبەت ینی ئەوەی کە ئەوترێت بە هێز و بازوو گیانفیدایی و قوربانی هێزی پێشمەرگەی کوردستان مادەی 140 بە ئەمری واقع جێبەجێ بۆ لەو ناوچانە. ئایا ئەمە ئەوە ئەگەیێنێ کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەگەری نەهاتنە پێشەوەی حکوومەتی عێراقیش لەو ناوچانە هەر ڕاپرسی و ڕێفراندۆم ئەنجام دەدات؟ مەسەلەی بڕیاردان بۆ ڕاپرسی ئەمە بڕاوەتەوە و ڕاپرسی دەکرێتن لە سەرتاسەری کوردستان دەکرێت لە کوردستانی ئازاد و لە ئەو ناوچە کوردستانیانەی کە تا پێش ڕوخانی داعش لەو ناوچانە بە شێوەیەکی هاوبەش بەڕێوە دەبرا لەلایەن پێشمەرگا و سوپای عێراقەوە بەڵام چۆن یعنی لێک دەدرێتەوە دواتر ئەمە مەسەلەیەکی یاساییە و مەسەلەیەکی سیاسیە ئەگە ئێمە چاوەڕوانی ئەوە بین کە حکوومەتی عێراق بڵێت بەڵێ و شتێکی ڕاست دەکەن ئەسڵەن نەک بەس بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم تەنانەت بۆ پارێزگاکانیش پێیان وایە کە ئەمە ڕەوانیە و دەستوری نییە و هەموو سەرکردەکانی عێراقیش باشکرا دەڵێن ئەوەی کوردستان دەیکات دەستوری نییە واتە لە سەرتاسەری کوردستان دەستوری نییە ئەمەش هەموو بەپێی ئەزمموی خۆتان بەپێی ئەزمموی خۆتان دەبێت ڕیفراندۆم بە یەک باز نەبێت بۆ نمونە لە باشمون و لە ناوچە کوردستانەکەی دەرەوەی دارێنن بۆی سەرکەوتوو بێت. بەڵێ دەکرێت بە یەک باز نەبکرێتن و هەموو ئەو دەسەڵات دارانەی کە دژی مافی ڕەوای گەلەکانن ئەوها ڕەفتار دەکەن بۆ نمونە کە کۆسۆڤۆ ویستی ڕیفراندۆم بکاتن حکوومەتی سربیا بە نادەستوری لە قەلەمدا ئێستاکە بۆ نمونە هەرێمی کەتەلانیە کە دەیەوێت ڕیفراندۆم بکات دەوڵەتی ئیسپانیا حکوومەتی ئیسپانی بە نادەستوری لە قەلەمی دەدات و ئەم شتانە بە قسەی مەسئولێک نییە ئەمە ڕای خەڵکێکە ڕای مەلیۆنەها کەسە ئیرادەی مەلیۆنەها کەس زۆر بەهێزترە و گرنگترە لە ڕای سیاسەتمەدارێک یان پەرلەمانتارێک یان وەزیرێک. بەڵێ کاخەسرە و بەنسبەت دنیابینی پارتی دیموکراتی کوردستانەوە کە ئێوە بەرپرسی دەستگای هەڵبژاردننی ئەو حزبن ئایا پارتی ئامادەیە وەکو یەکێک لە حزبەکان کە لەناو پرۆسەی ڕیفراندۆمایە سازش لەسەر دواخستنی کاتی ڕیفراندۆم بکات و لقی دووەمی پرسیارەکەم ئەوەیە بۆچی ئەم داوایە لە ئێستا ئاکرێت؟ من نازانم ئەگە ئیستا نەکرێت کەی بکرێتن یعنی ئێمە لە 2003ەوە سەدام ڕووخاوە ئەمە تقریبا 14 ساڵ زیاتر بەسەر تێپەڕیوە 13 ساڵ 15 ساڵ تاکەی ئێمە ئەنتیزار بکەین ئەوان ئەسڵەن بەڕەوایان نەبینی کە مادەی 140 جێبەجێ بکەن بە خۆشی بە برایەتی بە ئاشتی کە بڕیار بوو تا کۆتایی ساڵی 2007 کۆتایی پێبێتن مەسلەی تەطبیعەکە و مەسلەی ئامار و مەسلەی ڕیفراندۆم لەو ناوچانە بەڵام نیەتیان وازح و دیار بووە کە 2007 بوو بە ئاشکرا بە ئێمەیان دەگوت دەستکاریکردنی سنووری ئیداری پارێزگاکانی عێراق ناکرێتن و هەمان سیاسەتی سەدامیان پەیڕەو کرد بەعسیش لە ساڵی هەفتە بەڵێنیدا کە لە خلالی 4 ساڵ ئۆتۆنۆمیە ڕاستەقینەکەی کوردستان جێبەجێ بکات و ئایندەی کەرکووک و خانەقین و شەنگار دیاری بکاتن بەڵام انتیزاری کرد دوای ئەو 4 ساڵە خۆی بەهێز کرد پارەی زۆر بوو سیلاحی کڕی لەگەڵ وڵاتان هاوپەیمانی دروست کرد و هێرشی کردە سەر کوردستان و ئامادە نەبوو کەرکووک و ناوچە کوردستانیەکان داخلی ئۆتۆنۆمیە کوردستانیەکە بکاتن ئەمانەش هەمان مێشکیان هەیە و هەمان عقلیەتیان هەیە
و بینیمان کە مالکی چۆن ئەمە بەنسبەت عێراقەوە بەهێز بکاتن بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستان بگەڕێنێتەوە بانگەشە و تەسویق بۆ واکرێت کە ڕیفراندۆم دوا بخرێت هێندەیە ئاگادار بن. مەسەلەکە ململانەی سیاسیە بەداخەوە ململانەی سیاسیە ئەمە شتێکی هەڵەیە ناکرێ ململانە سیاسیەکە بکەینە بەشێک لە ئایندەی نەتەوەکەمان کە ئەمە 100 ساڵە ئەنتیزاری ڕۆژێکی ئاوا دەکەین. مەسەلەی ڕیفراندۆم ئەمە براوەتەوە و دەکرێتن و ئیرادەیەکی بەهێز هەیە لە وڵاتە کە بکرێتن و سازشی ناوێتن ئەو مەسەلەیە. هەروەکو گوتم ڕیفراندۆم تەنها مولکی پارتی نییە، مولکی هیچ لایەنێکی سیاسی نییە، مولکی هیچ تاکێک نییە، مولکی هیچ ناوچەیەک نییە، مولکی هەموو تاکێکە کە لەسەر خاکی ئەو کوردستانە بژیتن و بەتەسەوری من ئەو ڕیفراندۆمە هیچ دواخستنێکی بۆ نییە. بەڵێ ئەمڕۆ لە وتار و لە ئەگەر هۆکار نەبن ئەگەر هۆکار بەڵێ فەرموو. بەڵێ کاخەسرەوە ئەمڕۆ لە قسە و لە وتار و لە وەڵامەکانی سەرۆکی هەرێمی کوردستان تێبینی هەبوو لەسەر ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان و پێی وابوو کە زۆر شتێ بۆ وڵاتیان ڕوون نەکراونەتەوە. ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان فشاری خۆتان لەسەر حکوومەت بەکارەهێنن بۆ ئەوەی لەم کاتەی ئێستایە بژێوی و موچە و دۆخی ئابووری و دارایی هاوڵاتیان هەرێمی کوردستان باشتر بکرێت لە پێناو خزمەتکردنی ڕیفراندۆمدا؟ هیچ حکوومەت بەڵێ هیچ حکوومەتێک لە دنیا نییە بێکەم و کوڕی و هیچ وڵاتێکیش نییە کێشەی نەبیت یان تووشی قەیرانی دارایی نەبیت یان ئابووری بەرەو خوارەوە بڕوات یان ئیسیسمار کەم بێتەوە. بەڵێ ئێمەش گلەیمان لە حکوومەت بەڵام وتریا وڵاتیان هەرێمی کوردستان بەڵێ زۆریان گرتووە یان لەوە زیاتر ناتوانن تەحمل زۆر بوار هەڵەی هەبووە. بەڵێ ڕاستە دەبێ حکوومەت هەموو هەوڵێک بدات بۆ ئەوەی بژێوی خەڵک باشتر بکاتن دەرفەتی کار پەیدا بکاتن بۆ ئەو خەڵکە دەبێ هەموو هەوڵێک بداتن دۆخەکە بگەڕێتەوە دۆخی جارانی پێش 2-3 ساڵ لەمەوبەر و باشتریش بڕواتن. ئەمە لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتیەوەش دەبێ زیاتر ئێمە هەوڵ بدەین خەڵکی ئەو وڵاتە زیاتر بەشدار بکەین لە پرۆسەی سیاسیە و لە پرۆسەی دیموکراتیە لە ئەو وڵاتە نەک تەنها کورد بەڵکو ئاین و نەتەوەکانی دیکەش. بۆ نمونە برا تورکمانەکانمان کلدان، سریان، ئاشووری، عەرەب یعنی دەبێ بەشدار بن لە دەسەڵاتە لە ئەو وڵاتە. ڕەوانیە کە لە قەزایەکی وەکو مەخموور مدیر ناحەیەکی عەرەب نەبێ، ڕەوانیە کە لە پارێزگایەکی وەکو کەرکووک بەرپرسێکی باڵای تورکمان نەبێتن یان عەرەب نەبێ. تەنانەت لە پەرلەمانی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێ ئەو برایەنە هاوبەش بن و شەریک بن لەگەڵ ئێمە لە بەڕێوەبردننی ئەو وڵاتە. بەڵێ کاخەسرە و جەنابتان بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستانن لەگەڵ حکوومەتی عێراقی ئەزمونێکی دێرینتان هەیە. ئەوترێت یەکێک لەو ڕەخنانەی کە ئاراستەی پارتی دیموکراتی کوردستان ئەکرێ ئەوەیە کە لە هەرێمی کوردستان باسی ڕفراندۆم و سربەخۆیی یەکات بەڵام لە بەغدا لە کۆمیسیۆنی بەغا ڕۆشتووە ناوی لیستی خۆی تۆمار کردووە. وەڵامی ئێوە بۆ ئەم ڕەخنەیە چییە؟ ئەسڵەن ئەمە ڕەخنە نیە و پێویست ناکە هیچ ڕەخنەی وها بگیرێت. جارێ تا ئێستاکە ئێمە بەشێکین لە عێراق و لە عێراق جیان نەبووینەوە و مەسەلەی تۆمارکردنی ناو پێش چەندین مانگە ئەمە کراوە، یعنی پێش چەندین مانگە کۆمیسیۆنی بەغدا بە پێی یاسای نوێی پارتە سیاسیەکانی عێراقی کە ئیقرار کرا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەبێ هەموو پارتێک بە پێی ئەو یاسایە خۆی تۆمار بکاتەوە. ئێمە جارێ وەکو پارتی دیموکراتی کوردستان پارتێکین لە ناو عێراقا بەڵام هەر کاتێ ڕیفراندۆم کرا و یان هەر کاتێ سربەخۆیی کوردستان ڕاگەیاندرا نەک لە بەغدا نامێنینەوە بەڵکو یەک پەرلەمانتارێک نابێت لە بەغدا بمێنێتەوە، یەک بەرپرسێکی ئێمە نابێت لە بەغدا بمێنێتەوە و لە هیچ هەڵبژاردنێکی عێراقیش بەشداری ناکەین ئەو وەختە. بەڵام ئێستاکە جارێ نە ڕیفراندۆم کراوە و نە سربەخۆیی ڕاگەیەنراوە و سەرڕای ئەوەش ئێمە تێبینیمان هەیە لەسەر هەڵبژاردنەکانی عێراق
و لەسەر یاسای هەڵبژاردنەکانی ئەو مەرجە لەلایەن پارتیەوە دانراوە کە مەبەستانە ئەگەر هەڵبژاردنیش بکرێت و بەشداریی بکرێت بێ یەک باز نەبێت لە تەواوی عێراق. مەرج زۆرە هەر ئەوە نییە مەرجی دیکەش هەیە تەبیعی ئێمە وەکو کورد بۆ ئێمەی کورد زەرەرە کە عێراق یەک بازنە نەبێتن چونکە بەشێکی زۆری کوردی ئێمە لە بەغدا لە بەدرە و جەستان لە شوێنی دیکە دەنگەکانیان هەموو بە فیڕۆ دەڕواتن و کورسیەکانی کوردی کەم کردێتەوە نەبەس ئەوە مەرجی دیکەوانش هەیە تەبیعی ئەگەر دیسان بە زۆرینە و کەمینە یاسایەکان ئەوها تێپەڕێنن ئەگەرێکی زۆر هەیە کە پارتیمان لە هەڵبژاردنەکانی ئایندەی عێراقی بەشداری نەکاتن تەنانەت ئەگەر کوردستان تا ئەو وەختە سەر بەخۆش نەبوو بێت. بەڵێ ئەمە تەنها ڕای پارتیە یان بڵێن نوێنەرانی تری کوردیشتان لەگەڵە؟ من دەتوانم لە جیاتی حزبەکەی خۆم قسە بکەم من ناتوانم لە جیاتی لایەنە سیاسیەکانی دیکە قسە بکەم. باشە کاک خەسرۆ دوا پرسیارم حەیدەر عەبادی لە وتارێکی هەفتانەیدا ئاماژەی بەوە داوە کە دەیەوێت جگە لە پێشوازیکردن لە شاندەکەش لەگەڵ سەرکردایەتی سیاسی کووردا بنیشێت. پێت وایە دانیشتنی لەم جۆرە بەرهەمی ئەبێت لە ئێستادا زۆر بە کورتی؟ دانیشتن هەردەم باشە دیالۆگ ڕێگای ئاشتیانەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام شاندی ئێمە ناچێتە بەغدا گفتوگۆی ئایان نابکاتن بۆ ریفراندۆم ناچێتە بەغدا ڕای بەغدا وەربگرێتن بۆ ریفراندۆم بەڵکو دەچێتە بەغدا بۆ ئەوەی باسی قۆناغی دوای ریفراندۆم بکات. کەواتە قبوڵیشی ناکەن باسی یەکێتی خاکی عێراقیان دیسانەوە لەگەڵا بکرێتەوە؟ نەخێر ئێمە بڕیاری خۆمان داوە کە ریفراندۆم بکەین و لە دەستوری عێراقیش نووسراوە کە مافی ڕەوای هەرێمی کوردستانەوە لە ئەتیفاقیەکانی پێش دەستوریش کۆنگرەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی ئەگە بگەڕێینەوە بۆ برگەکانی نووسراوە کورد ئازادە لە دیاریکردنی ئەو شێوە شەراکەتەی کە دەیکاتن لەگەڵ عێراقا فیدرالی دەبێت کۆنفیدرالی دەبێت یان سەربەخۆ دەبێتن و ئەوە مافی هەموو گەڵانە یعنی ملەتی کۆسۆڤۆ کە بڕیاریاندا خۆ هەموو دژ بوون سربیەکان دژ بوون و اعتیرازیان کرد و تەنانەت گێچەلیان پێیان فرۆشت بەڵام ئەو ملەتە لە بڕیاری خۆی پاشگەست نەبووە. بەڵێ کاک خەسرە و گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان لە دهۆکەوە لە گەڵمان بووی زۆر سپاسانەکەین. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە کۆتایی دێت ڕێزی یادگار فایەق و تەواوی ستافەکەم لە شاری سلێمانی و هەولێر و دهۆک قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشاوەدان بێت بەخوای گەورەتان ئەسپێرم.